نهاجي لبريطانيا أما بحثا وان كسيم كو جهرما كردستان يعني جيجو كردستان بتمام الباري خوازانا بريطانيا وكاري الخلو داره پیدا کرنه لكاري بي كسي جيوازا برك دوركي يعني جي جلدرو يعني جي خياتكي شارزايا كو كار جبوني مالا يعني جي مالباتا شاجنا بريطانيا يجي كريا جيليوان جي دروتنا دچن کو داره کرد کارش بو خو پیدا دکن لی اب دکانه کو هاتی آوا کرن جلین کردی ددرو ایجار جبیانیان بگر ج خلکین کردیان ج ولاتین کرد بگر کول و دبره بر خود دن دکانه ویو جلین خو لو دبره ددرو هلبت دنا با فیچر آمده ام دخوازم بهتر و ناس بکن کاری بی ناس بکن جبو کیج لند ددرو چند خلق دخوازن لبريطانيا جلين كردي براسي بدرون بفهم من نام ئامانج عەبدوڕەحمانە ناسرام بە ئامانجی بەرگدرو ماوەی 20 ساڵ لە وڵاتی بەریتانیا دەژیم من وەکو هەر تاکێکی ڕەوەندی کوردی کە ڕوومان لە تاراوگەنە لە وڵاتی بەریتانیا خۆم بینیەوە باوکم خەیاتە باو گەورەم خەیاتە باوکی باوگەڕشمان خەیاتە ئێمە خانەوادەمان بە خەیاتی هێنامانە لە دێر زەمانەوە پاش گەیشتنم بە وڵاتی بەریتانیا هەوڵمدا خۆم فێری زمان و کەلتوری ئەم وڵاتە بکەم من لە کارگەیەکی جلوبەرگا کارم دەکرد کاگەکە سەر بە ماڵی شاژینی بەریتانیا بوو 8 ساعت ڕۆژانە کارم دەکرد بۆ نزیکەی ساڵێک پاشان دوکانی بەرگدروم دانا لە ساڵی 2004 سەرەتا زۆر زەحمەت بوو لەبەر ڕەوەندی کوردی لەم وڵاتە زۆر کەم بوون هەتا بتوانم کارەکانم بە ئاسانی بەدەست بێنم یان کاڵاکانم ساخکەمەوە کاتژمێر دەی بەیانی دەچمە سەری کار خۆشبەختانە دوکانەکەم دەخولەک لە ماڵەوە دوورە ڕۆژانی کارکردنم دووشەمان تا ڕۆژی شەمانە ڕۆژی یەکشەمانم داناوە بۆ پشوو جۆری جلەکان کە ئێمە دەیاندورین بۆ ڕەوەندی کوردی مراخانیە ستارخانیە چۆغەیە ئەو جۆرە جلانەی کە لە کوردستان بوونی هەیە لێرەش خەڵک هەمان شێوە داوایانەکە جۆرێکیان هەیە پێی دەڵێن نێچیری خانی ئەم جۆرە جلانە خەڵک لێرە داوایانەکەن لێرە و منیش بە خۆشحاڵیەوە دەتوانم ئەوەی کە ئەوان داوایەکەن بە شێوازێکی زۆر جوان بۆیان بدرم و بڕێیانکەم من لە شوێنە گشتەکانە جلی کوردی زۆر جا لەبەرەکەم و پێوەی دەگەڕێم مشتریەکانی من پێکاتووە لە ئینگلیز لە عەرەب لە سۆماڵی لە پاکستانی زۆر کەیفیان بەجلی ئێمە دێت چون بۆنی ستایلی ئەوانی لێت مشتریەکەم هەیە ناوی نیکمانیس چامپێن بۆکسێنی ملاکەمەیە لە بەریتانیا لەسەر وەزنی خۆی لە هەموو دنیا ئەو کراسم لە ئادورێتە من کاتی خۆی لای باپیرم شاگرد بووم ناوەکان باپیرم بە ڕەحمەت بێ ناوەکانی زۆر خۆشەوت فاشۆن سمۆکن فەتاح پاشا قماشێکی تریش هەبوو پیانەوە ڕۆمانی ئەم قماشانە قماشێکی چاک بوون ئەو قماشانە ئێستا نەماون یەکەم بەرهەمم کە دەستم کرد بە چاکە دورین ئەمە بوو
دیزاین و شێوازێکی جوانی لە خۆگرتووە و زۆر جوانە و تا ئێستا هەر بە جوانی ماوەتەوە هێناوە بەس بۆ یادگاری هێڵامەتەوە و لێرەش دامناوە بۆ سەرنجڕاکێشی مشتریەکانم. کابراکە ژنێنێ یان ژنمارە دەبڕێ خێرا بە ئەمەرجنسی دێ دەڵێ قاتێکم بۆ بدورە لەبەرەوەی ئەمەیە بەجلی کوردیەوە ئەو ئاهەنگە بەڕێبم. تەمەناکەم خزمەتێکم کردی بێ بە ڕەوەندی کوردی لەو بوارەی کە هەمە بۆ دوورینی جلی کوردی خەندەیەکم خسبێتە سەر لێوی ئەو ڕەوەندی کوردی لە بۆنەوە ئاهەنگەکانیانە.